سەردەمێک دروستکردنی فیلمێک یان کارێکی سینەمایی یان بەرهەمێکی سینەمایی پێویستی بە کامێرای پێشکەوتوو و کامێرای گەورە و نوێترین داهێنانەکان و بودجەی زۆر و لە هەمان کاتدا ستافێکی گەورە و شارەزا هەبوو کە بەرهەمی فیلمێکیان هەبێ. بەڵام ئەمڕۆ ئەکرێت بڵین تەکنەلۆژیا و مۆبایل زیرەکەکان ئەو هاوکێشەیان گۆڕی و کاری سینەمایان گواستەوە بۆ دەستی هەر بەهرەمەندێک کە خولیای سینەما یان هەر کارێکی هەبێت هەرچەندە بودجەیەکی گەورە و زەبەلاحیش لەبەردەستیان نەبێت، توانایەکی زۆریش لەبەردەستیان نەبێت. چەند ڕۆژی کەماوە بۆ دەستپێکی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کە ئەم خولەی فیستیڤاڵەکە یاخود ئەم فیستیڤاڵە لەلایەن دامەزراوەی ڤیم با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و هەروەها سیتی سینەما بەڕێوەچێت گفتوگۆ لەسەر ئامادەکاریەکانەکەین. چەند ڕۆژێکمان ماوە زانین دەستپێکی فیستیڤاڵەکە کەی بێت و فیلمەکان کەی نمایشەکرێن و بەگشتی باسێک لە خولی دووەمی فیستیڤاڵەکەکەی لەگەڵ زۆر بەڕێزان کاک شادمان محەممەد وەکو تەبێژی فیستیڤاڵەکە و کاک ڕێککەوت حەمە تۆفیق وەکو بەڕێوبەری پرۆگرام لە فیستیڤاڵەکە. سڵاوتان نەبێ و زۆر بەخێر بێت. سوپاس. کاک ڕێکەوت بەڕستە دەست پێ بکەم. ئامادەکاریەکان بەشۆ گەشتووە چەند ڕۆژێکی کەممان ماوە کە نمایشی فیلمەکان دەست پێ دەکات. سوپاس بۆ کورسات هەمیشە گرنگجی بە بابەتە کللتوریەکان هات و بیریشمان دەچێت کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری فستیڤاڵەکەیە. ئەمەوێت لێرە یەکسەری ئەعلانی کاتەکەش بکەین. 19 و 26 ینی کاتە ڕۆژی هەینی و ڕۆژی شەمە فستیڤاڵەکەمان دەست پێەکە کاتژمێر 6:30 ئێوارە لە سیتی سینەما. ئامادەکاریەکان لە چوارچێوەیەکی زۆر پوخت و زۆر کورتکراوە و زۆر خزمەت بە فیلمسازە بەشداروەکانە گەینێت و هەڵبەت لەو چوارچێوێدا 15 فیلمی بەشدار بوو کە ڕکابەریەکەن بۆ بردنەوەی خڵاتەکان تێدا بەشدارن. زۆر باشە کەواتە تەواوی ئامادەکاریەکان بە کۆتایی گەشتووە. بێگومان هەموو ئامادەکاریەکراوە و ئێمە وەکو ئەعلانیشمان کردووە ئێمە ئامادەین و هیچ کەشێک لە بەردەمانە نییە. باشە کاک شادمان لە خولی یەکەمەوە بۆ خولی دووەم ئەگەر بڵین گەورەترین گۆڕانکاری گەورەترین وەرسەرخان لە بەگشتی لە فیستیڤاڵەکە و لە دیدگای فیستیڤاڵەکەیە کرابێت بۆ خولی دووەم چییە؟ پێشکی زۆر سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە دامەزراوەی ڤیم ساڵی پار هەر دوای کۆتایی هاتن بە خولی یەکەم کە سەرکەوتوو بوو بڕیاریدا کە خولی دووەمیش ئەنجام بە و تەنانە خولەکان لە داهاتووشە شەڵاگە تەمەن باقی بێت درێژەی پێ بە دیارە ئەوە لە سۆنگەی هەستکردن بە و سەرکەوتنەوە بۆ کە بەدی کراوە بۆ ئەم ساڵیش بە هەمانجی و بە هاوکاری هەموو ئەو بەڕێزانەی کە لە دامەزراوەی ڤیم هەن توانراوە ئامادەکارێکی زۆر بەهێز و زۆر پتۆ بکرێ بۆ بەڕێوەچوونی فیستیڤاڵەکە. تۆ باسی جیاوازەکە و کرد یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە فیلمی زیاتر ما بۆ هەو کەواتە تۆ خاڵێکە دروست کرد لەوەی کە گەنجان لاوان بینی تەکایەوە هاندانیان تە دروستکەی وایان لێ بکەی ساڵی داهاتوو بە پەرۆشەوە فیلم دروستکەن. تۆ ساڵی پار توانیت کۆمەڵێک سینەماکار بناسیێنی کە پێشتر هیچ کارێکیان لە سینەمایان نەکردووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵی دووەمیش کە هەر لەو بەهێزترە ئەم ساڵ هاندانێکی زیاتر دروست بوو فیلمی زیاتر هاو کە دوجار لەلایەن لیژنەی ئەو لیژنەی هەڵبژاردننی فیلمەوە بەڕێزانە توانیان لەسەر بنامای ئەو سیستم و سیاسەتی کە فیستیڤاڵەکە لەسەری بەنا فیلمەکان هەڵبژێرن و ئامادەیانکەن بۆ ڕکابەری بۆ بردنەوەی خڵاتەکان. دەستان خۆش بێت فیلمەکان کەسانی گەنج و کەسانی بەهرەمەند کە تازە هات بێت نەکایەکەوە کە تازە کەسیان کرد بێ بەکاری سینەمایی ئەو کەسانە یان بەرهەمی ئەو کەسانە لە فیستیڤاڵەکە بینین. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی ینی ئێمە سەرنجمان لەسەر ئەوە هەیە لە خولی یەکەمی کاتە پار ساڵ خولی یەکەمی بەڕێوەچوونی فستیڤاڵەکەی ئەومان بینی کە خەڵکانێکن کە لە سەرەتای ئەزمون و لە سەرەتای دروستکردنی فیلمان وایی لە بواری فیلم سازیا ئیشیان کردووە. بە هەمان شێوە ئەم ساڵیش ئەو سەرنجەمان هەیە بەڕاستی کۆمەڵێک کەسی لاو گەنج باڵین ئاواتخوازن بۆ بواری سینەما و بواری فیلم دروستکردن. هەموو ئەم کەسانە ئەمانن کە فیلمیان دروست کردووە. خۆشحاڵیە ئەمەوێت ئەوە بڵێم بەڕاستی ینی خۆشحاڵیە بۆ هەموو بۆ ڕێخەران و بۆ هەموو ستافی فستیڤاڵەکە کە کۆمەڵێک کەسی گەنج بۆ پاوەرە باشەوە ئەتوانن فیلم دروستکەن لە ئاستێکی زۆر باش و بە کلاس و بە کواڵەتی سینەماییە. زۆر باشە. هاوکاری و هەماهەنگی نێوان دامەزراوەی ڤیم دەستگای میدیایی کورسات و لە هەمان کاتا سیتی سینەما کە فیلمەکان لەوێ نمایشەکرێن فیستیڤاڵەکە لەوەیە ئەمە تا چەند فیستیڤاڵەکەی پرۆفشناڵتر کردووە؟ هەر ساڵی پار پێکەوە بووین ئەم ساڵیش بەیەکەوەی نیشانەیەکی وەڵامێکی دروستە بۆی کە دیارە زۆر بە شێوازێکی جوان و بە شێوازێکی
شایستانە پێکەوە کارمان کردووە و پشبەستن بە کەناڵی میدیای کورسات جێ خۆشحاڵیە کە توانیوێتی لە خاڵی یەکەم تا خاڵی کۆتایی لە ناو فستیڤالەکە هەبن هەروە سیتی سینەما وەکو ساڵی پار و ئامادەی خوان دەربڕێ بۆ ئەو هاوکاریانە ئەمە هەمووی مای دڵخۆشیە و بێجگە لەو بەڕێزانەشی کە لە پشتی فستیڤالەکە هەن و هاوکاریەکەن گرنگەوەیە دامەزراوی ویم توانیوێتی هەلێکی باش بڕخسێنێت بۆ ئەوەی کە کەشێکی وە سینەمایی دروستکە لە نێوان گەنجانە وەکو بەڕێزە لە سەرەتا فەرموود کە بودجەی سەبەلا کە تەکنیکی بەرز ڕەنگە هەموو کەسە دەستی پێناگا بەڵام دروستکردنی فیلم بە موبایل ئەو موبایل لە دەستی هەمومانایە و ئاکات کە هاندانێک دروستکەی لە ناو گەنجانە وای لێ بکەی بە دووری مەزانە ڕۆژە لە ڕۆژان ئەو کەسی کە بە موبایل فیلم دروستەکە لە فستیڤالێکی گەورەی جیهانیە فیلمەکەی ببینرێتەوە ئەو شتەش ینی پێشتر ئەزمون کراوە لە دەرەوەی وڵات بووبێت یاخود لە کوردستان بووبێت ئەوە زۆر گرنگە ئەنجامی ئاماژە بۆش بم کە دامەزراوی ویم کاتێکە ئەم فستیڤالی ڕاگەیاندنەوە بێجگەلەوەی کە هاندان دروستەکە لە ناولاوانیان بۆ شیە سینەماکاری بە ئەزمونیش بەشداریکە بەڵام لە هەمووی گرنگتر چەند شتێکی تریش ئەنجامەیە بۆی کە پاڵپشتێکی بەهێستە دروستکە بە نمونە کردنەوەی خولی دروستکردنی فیلم بە موبایل واکات تۆ هاندان دروستکەی تەنانەت ئەو گروپی کە خولەکەیان بینیوە کە زیاتر لە 200 کەس پێشکەشی کردو 50 کەس هاتوتە ناو خولەکەەوە فیلمیان دروست کردو کەواتە تۆ ئیشەکەت گیان پەیامەکەت گیان لامان کاتە خولی مەیکەبی سینەمای ئەەکەیتۆ بۆی کە ئەو کەسەی کە تۆ لە سینەمایە تەنها ڕۆلی دەرهێنەر نیشانایە ڕۆلی سیناریز پیشانەی ڕۆلی ئەو کەسی کە مایکەپەکە ئەکتەری کوڕ ئەکتەری کچ هەموو ئەمانە نیشانەیەتەوە بەڵام فستیڤالەکە نای موبایلە بەڵام دوجار دروستکردنی فیلم هەر خۆی ئەو شێوازە گرنگە لە خۆ ئەگری کە تۆ بتوانانی بە پرۆفشناڵی کاریتیاکە یان بە پیشەگەرانە کاریتیاکەی ینی کاتێک کاڵین فستیڤالی دروستکردنی فیلم موبایل ڕەنگە هەنێکی کەسێ بە سادەی لێ بڕوانێ نه تۆ ئامێرەکە سادەیە ئامێرەکە ئاسانکاری بووکە بەڵام ئەو کەسێک کەیت بە موبایل فیلم دروستەکە ئەکرێ باگراوندێکی زۆ باشی شێ بێ و ئەگەر نەشی بێت چانسەکەی بۆ دروستە بێت بۆیە ئەم ساڵ لەگەڵ بەڕێوەچوونی نمایشکردنی فیلمەکان و فستیڤالەکە پانێڵێکیش بەڕێوە ئەبرێت پانێڵەکەش بە ناونیشانی بەرهێمەنانی فیلم بە موبایل کە هوەرێکە لە دەستی هەمووانایە چۆن بتوانانی بەم هوەری لە دەستی توایە بتانی فیلم دروستکەی چەند کەسێک لەوێ ئامادەیان ئەبێت کە بەشدارن و لە پانێڵەکە ئێمە داواکارین ئەو کەسانی کە بەلایەن و گرنگ و پیان خۆشە لەو پانێڵە ئامادەیان هەبێ هەر لە ستی سینەما بەڕێوە بێت پێم وایە کاگڕێکەوت خۆشێتوانێ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر پانێڵەکە بدە ئەگەر بەڕێزت زانێری زیاترمان بێتە سەر پانێڵەکە و باسێکی گرنگی ئەم پانێڵەمان بکەیت کە جیاواز لە کاری فستیڤالەکە جیاواز نمایشکردنی فیلمەکان ئێوە پانێڵێک شتانێ بەڵا خۆی بێگومان لە بەڕێوەچوونی هەر فستیڤالەکە گرنگە هەندێک باڵین کار و چالاشی پراوێز لە پراوێزی فستیڤالەکە بەڕێوە بچێت هیچێک لە گرنگیەکانی فستیڤالەکە گرنگی پێدراوە ئەوەیە پانێڵێکی تیا بەڕێوە بچێت کە بەڕاستی پانێڵەکە لە خزمەتی هەموو ئەو فیلم سازانەیە کە دەیانوێت بە مۆبایلێک فیلم دروست بکەن هەڵبەت ئەمەش بچینەوە سەر بابی ئەوەی کە لێرەوە بانگشتی خەڵکیشی تیا بکەین لەوەی کە لە ڕۆژی 20 مانکە کاتە ڕۆژی شەمە کاتژمێر 3 پاژنیۆڕۆ لە سیتی سینەما بە هەمان ڕۆژی فستیڤالەکە کاتژمێر 3 لە یەکێک لە هۆڵەکانی سیتی سینما پانێڵەکە بەڕێوە چێ و کراوەیە گفتوگۆیشی کراوەیە 4 کەسی بە ئەزمون لە پەناڵەکە بەڕێوە بن یەکێک لەوانە کاکە شادومانە کاک ئیدریس عەبدیە و لەگەڵ ئەوەشا کاک سروشتی ئاوەڕەشەوە بەندە شۆک و یەکێکتر لە ئەوانی کە میوانی پانێڵەکە بینتوانین گفتوگۆیشی کراوە بکەین لەسەر ئەوانە گرنگە بۆچی گرنگە بۆی کە با ڕاشکاو بم لەوەیە ئێمە لە وەرگرتنی فیلمەکانە هەندێک هەڵەی بچووک هەیە کە ڕەنگە فیلم سازێک یان کەسێکی ئاواتخواست نەیتوانی بێت لەمە باشی تێبگات یعنی لانی کەم بەشدارانی نیۆم پانێڵە کە ئەتوان بەشدار بن لەوە تێگەن فیلم دروستکردن بە مۆبایل چییە چۆن باشە ئێمە باری بابلین بە کوردی ئێڵم ئاسۆیستونیمان هەیە ینی بابلین لانسکیپ و شێوازی ڕیلمان هەیە فیلممان بۆ هاتووە بەداخەوە یەک دوو فیلم هاتووە کە چیرۆکەکەی بەڕاستی جوان بووە گرنگترین شتیش لە کورتە فیلمە بەڕاستی چیرۆکە ئێمە چیرۆکەکەمان بەدڵ بووە برادرانی لیژنی هەڵسەنگاندنی فیلمەکان و هەڵبژاردننی فیلمەکان چیرۆکەکان زۆر بەدڵ بووە بەڵام نەیانتوانیوە شێوازی وێنەگرتنی فیلمەکە بەڕیت کردویانە کە بەڕاستی ئەمە لەگە ستانداردی سینەمای نابێ چکە بیرمان نەچێت دوجار شاشە لانسکیپە ینی ناتوانین تۆ فیلمە سلێکتکەیت و بخێتە فستیڤالەکەەوە ئەمە شەکل لە هەڵەکان کە بەسەر فیلم سازەکەیە ناتوانین بڵین فیلم ساز بەسەر ئاواتخوازەکەی تێ بڕم بەڵام ئەکرێت بڵین پانێڵەکە هەر وەڵامێک شەبێ بۆ هەندێک لە بەشداربووانی فستیڤالەکە کە فیلمەکانیان
قبول نەکراوە لە فیستیڤالەکە بەشدار بن. بەڵێ چونکە یەکێک لە میوانانی پانێڵەکە کاکسروشتیا بەڕەشە کە هۆی ئەندامی لیژنەی هەڵبژاردننی فیلمەکانە دەتوانێت لەوێدا لەسەر ئەساس و ستانداردی ئەوەی کە فستیڤالەکە چی ویستوایە لەگە سیاسەتی فستیڤالەکەیە کە چی ئەوێت یاخۆت هۆکاری هەندێک لە با بڵین ڕەتکردنەوەی فیلمەکان یان پەسەند نەکردنی فیلمەکان ئەو توانێت بەگشتی وەڵامێک باتەوە بەڵام بۆ سەرەتا بەم کەسانەتان نەوت کە بەشدارە بن لە فیستیڤالەکە فیلمەکانی خۆیان ئەنێرن بۆ فیستیڤالەکە یان کاتێک ئاگادار کردانەوە کە فیستیڤالێکی لەم جۆرە بوونی هەیە لە خولی دووەمە ئەوان خۆیان ئامادەکەن بۆ پێشتر پیان نەوترا مەرجەکان ئەمە مەرجەکان پیان وتراوەکەوە باڵێ بێگومان ستانداردی فستیڤال ئێمە کۆر فستیڤالێکی پرۆفشناڵی هەموو دنیا ئەمە لە ڕاگەاندنی فستیڤالەکەیە کە کاک شادومان خۆی یەکێک بوو لە ئەوەی کە بەشداری کرد لە ڕۆژی ڕاگەاندنی فستیڤالەکان سەرڕای ئەوەش ئێمە وێبسایتێکمان هەبوو لە وێبسایتەکەیە بە شێوەیەکی فەرمی مەرج و ڕێنمایەک تایبەتەکانی فیلم وەرگرتن یاخود فیلم ناردن بۆ فستیڤالەکە ئەلان کرابوو بە شێوەیەکی کاتی فیلمەکانە بێت کەی چەند بێت و لە چەند زیاتر نەبێت ماوەی دروشتنی فیلمەکان لە یەک خولەک کەمتر نەبێت و لە دەخولەک تێپەڕ نەکات لە دەخولەک تێپەڕ نەکات. کاک شادمان بێگومانی و فیلمەکانتان بینیوە بینەرێک کە ئامادەی فیستیڤالەکە بێت بە چه هەستێکەوە چێتە دەرەوە کاتێک بینەری ئەم بەرهەمە باشانەی گەنجەکانمانە بێت کە بە توانایەکی کەم بە ستافێکی کەم توانیوانە بەرهەمێکی ئاوا جوانیان هەبێت لە سینەماکانە نمایش بەڵێ وەڵای من پێش وەڵامی ئەوبەمەوە هەر بۆ پشگیری سەگەی کاگڕێکەوە زانیاریەکان بە شێوازێکی زۆر چڕۆپەر پێشوەختە بڵاو کراوەتەوە تەنانەت لەسەر بناغەی ئەو فۆرم و زانیاریان خەڵک فیلمیان نردووە برادران و ئەو بەڕێزانەشی کە لیژنەی هەڵبژاردننی فیلم بوون خۆیان ئەزمونیان هەبووە دیارە بەپی پێوەرەکان و ئەو ستانداردانەی کە فستیڤالەکە لە خۆی گرتووە فیلمەکانیان هەڵبژاردووە باش ئەو پانێڵە پاڵپشتە بێت و وەڵامێک کەشە بێت بۆ ئەو بەڕێزانی کە بۆچی فیلمەکانی هەڵ نەبژێراوە تەنانە بۆ نەچۆتە ڕکابەرێکەوە سەبارەت بە تەماشاکردنی فیلم شتێکی زۆر گژیرە من ڕوانینێکم کاتە سێری فیلمێکەکەم دیدگایەک و ڕوانینێکم بۆی هەیە ڕەنگە ئەو بینەرانی کێنە ناو هۆڵەکانی سینەماوە جۆرێکتر لە فیلمەکان بڕوانن ئەو کەسی کە تەنانە خۆشی فیلمەکەی دروست کردووە بێ فیلمەکەی خۆی ببینێتەوە و ئەو میوانانە یا ئەو سینەماکارانی کە لەو هۆڵەیان بێگومان جیاوازبینین هەیە خۆی لە سینەما ئەمەژێکێکە لە خاڵە سەرێکەکان ئەو لیژنەی هەڵبژاردنە کە سێری ئەو فیلمانیان کردەوە بە پێوەرەکانی خۆیان بەڵێ واروە ئەو لیژنەی دادوەری کە ئیش خۆیان ئەکەن ئەمانە وا ئەکات کە جیاوازبینی لە هینی سینەمای دروستکە بۆیە من ئێستا ناتوانم وەڵامی ئەو بەمە بڵم بینەران چ جۆرە بیکردنەوەیشان ئەبێ بینەران ئەتوانین دوای نمایشکردنی فیلمەکان دوای ئاڕستکردنی لە سینەما کە هاتنە دەرەوە ڕائەکانی خۆیان بن بۆ چوونەکانی خۆیان بخەنە ڕوو کە هەردوو لایەنەکەش لە خۆگرێ ڕخنەگرتن لە خۆگرێ و دەستخۆشیش لە خۆگرێ جیاوازی لە کوالەتی بەرهەمەکانە هەیە لەگەڵ خولی یەکەمە لەبەرەوەی ئەو مەرجانی کوالەتی لە خولی یەکەمە هەبوو لە خولی دووەم شاپێڕەو کراوە ئەتوانم بڵێم خولی دووەم تەنانەت خاڵەکانی تۆکمەتر کراوە بە نمونەیەکە بوێنمەوە ساڵی پار فیلمی بەڵگە فیلمی وەرگیراگر کاگرێکە و پشگیری قسەکەم کات ئەم ساڵتیایە نەبوو لەبەرەوەی جیاوازیەک خەریب و دروستەکرا لە بینی کورتە فیلم و بەڵگە فیلمە چۆن هەڵسەنگانی بۆ دوکاتە توانراوە بە شێوازێکی تۆکمەتر بە ورتر ئیشی لەسەر بکرێ تاوەکو فیلمەکان بە فلتەرێک و بە پاڵفتەیەکی باشترا بڕۆن دەستخۆش کاگرێکەوت جیاوازی ئەم فیستیڤالێک تایبەت بە فیلمی مۆبایل جیاوازی ڕێخستنی پرۆگرامێک بۆ ئەم فیستیڤالە لەگەڵ هەر فیستیڤالێکی ترا چییە ئەو تەحەدایانە چین کە لەم فیستیڤالایە پێویستێتی بە بۆچوونی من جیاوازیشی ئەو تۆ نییە چکۆێ بە دوجار لە هۆڵەکانی نمایشە لە سینەما هەر دوجار فیلمێکە بینینەوە ئەو فیلمێکە بە کامێرایشی یاریرەکسا بۆ نمونە گروێرە گیرابێت من دوجار لە هۆڵەکەی هەر فیلمێکە بینمەوە کە بە کوالەتیشی باشی جا پرسیارێکی لە کاکە شادومان کرد ئاسی بەرهەمهێنان لە ڕووی کوالەتیەوە بە جیاوازی من وایە بینم لە چاو ساڵی پێشوە کوالەتیکی زۆر ئاسی بەزی هەیە و ئاسیکی باشی هەیە بەنسبەتی یاری دروست بۆ وەڵامی پرسیارەکەشت ئەتوانم ئەوە بڵێم کە جیاوازیشی ئەو تۆ نابینم ڕستەکەوا یەکەمەوە کە من چونکە دوجار فیلمێکە بینم ئەمە ئەڵێمەوە زۆر گرنگە لە نمایشی کورتە فیلمە ئەوەندەی کە گرنگجی بەلایەنی سکرێپت و سیناریۆکە ئەدرێت گرنگ لە بابەتی تەکنیکانیە چکە گرنگە تۆ لە ماوەی دوو خولەک یاخود سێ خولەک هەرچەنە بێت یانیەوەی کە فستیڤالەکە کردوێتی بە ستانداردی خۆی و دایناوە من گرنگەوەی سکرێپتێک چیرۆکێکی جوان تۆی دەرهێنەر پێشکەش بەمنی بکەیت ئەمە هەموو گرنگیەکەیە دەنا وەکوتر هیچ گرفتێکی لە جیاوازیەک لە فستیڤالەکانە نبینم دەستخۆش کاگرێکەوت زیاتر لە فیلمەکانە گرنگی بە چی دراوە گرنگی بەلایانی تەکنیکی دراوە یان گرنگی بە چیرۆک دراوە گرنگی بە چ شتێک دراوە
تایبەت لە فیلمەکانە. ئەتوانم بڵم تێکەڵ کێشێکانی با بڵین ئایدای دەرهێنەرەکە لێرەیە با بڵین بڕیار لەسەر جۆری فیلمەکە لەسەر جۆری فیلمەکە و ژانڕای فیلمەکەیە، بەڵام ئەتوانم ئەوە بڵێمەوە زۆر گرنگە بەلامەوە ئەوەی کە لە سەری خوێندومانەتەوە، ئەوەی کە لە سەری بیستومانە یاخود ئەوەی کە لە دەروی شەوە بینیمانە بەڕاستی ئەوەیە کە لە کورتە فیلمە هێندە لایەنی بینینەکە یاخود چێژی فیلم بینینەکە یاخود سکرێپتەکە کە بە شێوەیەک و بە تەکنیکێکی سادە بە منی بڵێ ئەی فۆرمی فیلمەکە دوها بێت ئەوەندە لایانی تەکنیکەکەی گرنگ نییە، بەڵام ئەتوانم بڵێم خۆشبەختانەش ینی دەرهێنەرمان هەبووە لەم فستیڤالە کۆیستاکە فیلمەکەی بەشدارە بەڕاستی ینی تەکنیکێکی زۆر بەرزیش بە تەکنیکێکی زۆر ئاسێکی جوان فیلمەکان بەرهەم هێناوە. ئەمە گرنگە بۆ دەرهێنەرەکان ببوورەمێ ئەو بڵێم لەبەر ئەوەی کە لە ماوەی دووریشتێکی کەمت هەیە تۆ 3 خولەک یاخود 4 خولەکەت هەبێت تۆ تەکنیکێکی سینەمایی باش بەکاربین لە فیلمەکەتا، ئەمە تەحەدایەکی گەورەیە بۆ کەسانێک کە با بڵین یەکەم ئەزمون یاخود دووەم ئەزمونیان بێت. باشە کاک شادمان لە فیستیڤالەکەیە لە پاراوێزی فیستیڤالەکە و پانێڵێکتان هەیە جگە لە پانێڵەکە بیرتانەوە نەکردەوە کە گفتوگوی ڕخنەی هەبێت تایبەت بە فیلمەکان تایبەت بە فیلمە بەشداربووەکان؟ لە ڕاستیە ڕچکە ڕۆژی دووەمە ڕۆژ یەکەم کۆمەڵە فیلم نمایشەکرێ بۆی هەیە خەڵکانەکە بێ پرسیاریان هەبێت تەنانە بۆی هەیە ئەو دەرهێنەرانی کە فیلمەکانی وەرنەگیراوە لێواتە لە پانێڵەکەی ئەم گفتوگویان هەیە ینی ئەمە پانێڵ بۆ ئەوەیە کە ئەو بەڕێزانەی کە ئامادەیان هەیە لەوێ پرسیاری خۆیانەکەن هەرکەس بەپێی پۆزیشنەکەی خۆی من وەکو وتەبێژی فستیڤال بەڕێزێک وەکو ئەندامی لیژنەی دادوەری بەڕێزێکتر وەکو ئەندامی لیژنەی هەڵبژاردن ئەو پرسیارانە کە ئاڕاستیەماکەن هەرکەسمان بەپی پێگەی خۆمان جوابەینەوە بۆیە ئەوەی هەیە و گرنگترین شت حەزەکەم باسیشیکەم دامەزراوی ویم ڕاستە مەبەستێتی کە ڕکابەری بۆ فستیڤال دروستکە و خەڵات بە سەرکەوتوەکان کە دەخەڵاتەوە لەگەڵیشە خەڵاتی ڤیمیدیای تایبەت کردووە بە برنەوەی فیلمێکە لە ئایندە دیسانۆ لە ڕووی مادەوە لە ڕووی خەرجیەوە هاوکاریەکە تاوەکو فیلمێکی درێژتی بە بەرهەمبێنێ. گرنگترین شت ئەوەیە ڕەنگە خەڵکێک هەر فیلمەکەی چوبێتە نمایشەوە سەرکەوت نێبێت ئەوەی کە خەڵات ناباتەوە دۆڕاندن نییە شکست نییە چونکە وەکو وتم ئەگەر یەکەم جاری بە فیلم دروستکە وای لێکات لە ساڵی ئایندە فیلم دروستکە مەرجێ بۆ فستیڤال بێ ڕەنگە بە شێوازێکی تر بۆ فستیڤالێکی تر بۆ شتێکی تر بۆیە خەونی هەموو کەسێکەوەیە برنەوە بێت خەونی هەموو کەسێکی ڕکابەری بکە بەڵام من بەڕای خۆم ئەگەر خۆشم ئیشەی دروستکەم جاریە ئەونی بەلامەوە گرنگە بەشداریکەم لە فستیڤالەکە ڕەنگە برنەوەی خەڵات شتێکی زۆر گرنگ نەبێت بەڵام خۆشیشە ئینسان هەوڵ بۆ برنەوە بات. بەڵێ لیژنەی داوەران لیژنەی هەڵسەنگاندنە سەر چ بنەمایەک دانراون واو کەسانە چێن کە لیژنەی داوەران لە فستیڤالەکەیە؟ ڕاستی من حەزم کرد یعنی ئەوە لەبەری کە لیژنەی داوەرانی بەڕێزی فستیڤالەکە وتاریشان ئامادە کردووە لە ناو تێکستی وتارەکەیانە ئەگەر سا من قسێک لەسەر ئەوە بکەم بەڕاستی ڕەنگە کەشفی ئەو وتارەیان بکەین بەڕاستی پێم خۆشەکە ئەم پرسیارە بخینە ئەو کاتێککە دوایەوە کە جۆمان لە وتاری تایبەتی لیژنەی داوەرانە بێت چونکە ئەوان پێوەرەکانی خۆیان هەڵسەنگانەکانی خۆیان و دابشکردن و دەستنیشانکردنی خەڵاتەکانی خۆیانیان لە وتاریان جێگە کردوێتەوە بۆیە من لەوانەیە تەجاوزێ بکەم ببمبووری تەجاوزێ بکەم لە وتارەکەی ئەوانە بۆیە پێم خۆشە ئەمیان با بهێڵینەوە کە خۆتان هەر لەوێ من هەڵبەت لە دوای ئەو بەڵێگومان کورسات لە یەکەم ڕۆژی فستیڤالە گۆتم ڕۆژی فستیڤالەکەیە وەکو بەرنامەی کورسات مەگەزین لەوێ ئامادەیمانە بێت و بە تەواوی مەراسیمەکە و فستیڤالەکە ئاگوازینەوە و بینەرانمان شتێکتان ماوە لە کۆتایی ئاماژەی پێبن؟ من ڕاستەکەی ببوورەکە کاک شادومان ڕخسەتم زۆر بە خێرایی بێگومان من حەزم کرد ئەو بڵێمەوە بۆی کە جیاوازێک لە بینی فستیڤالی پارساڵ و ئەمساڵە ئەو بڵێمەوە دامەزراوی ویم دەستگای میدیای کورسات وەکو سپۆنسەر لەگەڵ سیتی سینەما وەکو سپۆنسەر ینی گرنگ بوو کام فستیڤالیان ئەنجامدایە بۆ ئەمساڵیش لەبەر هۆکاری ئەوەی کە پارساڵ وەکو ژمارە ئیڵێمەوە پارساڵ نزیکی 120 فیلم هاتە ناو فستیڤالەکەەوە ئەم ساڵ ڕێژەکە زیادی کردووە هاتە 194 فیلم کە بەڕاستی ئەمە ژمارەیەکە مانای وایە حەزی دروستکردنی فیلم هەیە گرنگی فستیڤالەکە سەرکەوتوو بوو گرنگی ئەنجامدانی فستیڤالیش و خۆی سینەما سیحرەکەی ئەوەیە کە بەڕاستی حەزی دروستکردنی فیلم زیاکە من ئومێدەوارم لە خولی سێهەما ئەو ئاستە و ئەو فیلم بەرهەمهێنانە بۆ ئاستێکی باشتر بەرز بێتەوە شتێکم نەما دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووین. منیش داوتەمەوەی دامەزراوی ویم هەوڵەیە ئەم جومعە و شەممە فستیڤالێکی سەرکەوتوو بەڕێوەبەرێ و بەڵێنێوەشەدا درێژە بە خولەکانی تریش بدە. دەستان خۆش بێت. سواز بۆ ئێوە سواز بۆ ئامادەبوونتان. سپاس. دەستان خۆش باس.